بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئێوەی زێدە خۆشەویست ئەگەمەوە. سوپاسی ستافی بەڕێزی بەرنامەی دوانگەی خەڵکەکەم، ماندوونە ناسانە لە بڕێوەچوونی بەرنامەکە هەماهەنگن لەگەڵ من. دەستخۆشیم بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هەیە بۆ نووسینەوە کۆمنتە جوانانەی لەسەر بابەت و تەوەری بەرنامەی دوانگەی خەڵک دەنووسرێت و لە تۆڕی میدیایی کەناڵی ئاسمانی پەیامەوە بەشدارە بن لەگەڵمان، هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام بە کۆمنتە جوانەکانتان خۆشحاڵمانەکەن. سوپاس و پێزانین بۆ ئازیزانەی کە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە پەیوەندی بە بەرنامەکەەوە ئەکەن، زیاتر بەرنامەکە دەوڵەمەند دەکەن بە ڕاوسەرنجی خۆیان. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان تەوەرێکی زۆر گرنگە. باز لە ڕای تۆی هاوڵاتی ئەەکەین لەسەر نەخشە ڕێگایەک کە مامۆستا عەلی باپیر ماوەی 2 ڕۆژە خستوێتە بەرباس و لە زۆربەی هەرە زۆری تۆڕە میدیایەکان و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پەخش کراوە و کراوە بە ڕاپۆرت و قسەی زیادی لەسەر کراوە بە شێوازێک لە شێوازەکان. هەموو ئەو قسانەی کە کراون دەستخۆشی بووە لەو نەخشە ڕێگایی کە مامۆستا عەلی باپیر خستوێتێ ڕوو بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستان. دیارە لە سەرەتایی ئەو نەخشە ڕێگایی کە مامۆستا عەلی باپیر نووسیوێتی، هیوای سەلامەتی لەم نەخۆشی و دەرد و بەڵایە بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەخوازێ، بە هیوایە هەموو لایەک سەلامەت بن ئینشاءڵڵا. دواتر وەکو خۆی ئاماژەی پێکردووە، ئەو نەخشە ڕێگایی کە نووسیوێتی نەخشە ڕێگایەکی دڵسۆزانەیە بەبێ ڕقوقین بەرامبەر هیچ کەسولایەن و حزب و دەسەڵاتێک، بەڵکو بۆ دووبارە بنیادنانەوەی هەرێمەکەمانە. لەمەڕ ئەو گۆڕانکاریانەی لەم دواییە ڕوویان داوە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. بۆیە لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی مامۆستا عەلی باپیر وەک هەمیشە کە خەمخۆری ڕاستەقینەی خەڵک و خاچی هەرێمی کوردستان بووە، نەخشە ڕێگایەکی خستووەتە ڕوو بە ناوی نەخشە ڕێگایەکی دڵسۆزانەی ڕوون بۆ پاراستنی هەرێم لە پترپوکانەوە و لە نێوچوون. ئەم نەخشە ڕێگایە لە 5 تەوەری سەرەکی پێک هاتووە کە ئەوە ئەخاتە ڕوو بە کورتی هەمومان بە ئەندازەی دڵسۆزیمان بۆ خاکی کوردستان بەرپرسیارین بەرامبەر ئەو واقعە سەخت و دژوارە. مامۆستا عەلی باپیر هۆکارەکانی ئەم قەیرانە دەخاتە ڕوو، پاشان چارەسەری گونجاویان بۆ دەدۆزێتەوە و بۆیان دادەنێت. یەکێک لەو خاڵانە لایەنی پانتایی جوگرافیای هەرێمی کوردستانە کە بەم شێوەیی ئێستا بچوو کراوەتەوە بەداخەوە. لایەنێکی تر بارودۆخی ئابووریە کە بەداخەوە قورسایی ئەم قەیرانە خراوەتە سەرشانی خەڵکی کە خەڵکێکی فەقیر و هەژار باجەکەی دەدەن و نەدار و خەڵکێکی دەستکورت کە ئەمەش کاریگەری هەبووە لەسەر هەڵوەشانەوەی خێزان و سزدبوون و بەهێزکردنی ڕەوشتە بەرزەکان و زاڵبوونی حاڵەتی مادی، هەروەها حاڵەتەکانی ڕووکەشی. نەخشە ڕێگاکەی مامۆستا عەلی باپیر باسی نەبوونی سیستمێکی حکومڕانی ڕاستی ڕەشید دەکات بەڕاستی بۆ هاوڵاتیان کە لە سایەیدا دەتوانن بحەوێنەوە، بەڵام ئێمە خۆمان لێبێ بەش کردووە. بەشێکی زۆری نەهامەتەکانی ئەم بارودۆخەش دەخاتە ئەستۆی حیزبە حکومڕانەکانی کوردستان کە بۆ ماوەی 30 ساڵە حکومڕانی کوردستانن. مامۆستا زۆر تەئکید لەوە کاتەوە کە نابێت کەمینەیەکی دەوڵەمەند پڕ بن و زۆرینەش قڕ بن. وەکو ئەوەی ئێستا بینین زۆرینەی فەرمانبەران و ئەوانەی خزمەت بە سێکتەرە گرنگەکانی ئەم حکوومەت و حکومداریەکەن لە هەرێمی کوردستان بەڕاستی قڕن، بەڵام وەختێک ئەبینین کۆمەڵێک خەڵکی تر بە پارەیەکی ناتەندروست و ناحەڵاڵ دەوڵەمەند و پڕن، ئەمەش لایەنێکی دەرونی زۆر ناخۆشی لەلایەن هاوڵاتیانەوە دروست کردووە. بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین، دیارە کۆمەڵە کۆمنتی جوان هاتوون، ئەوانش لە دوایی ئەخوێنینەوە ئینشاءڵڵا، بەڵام پێشەوە پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە وەرەگرین لەسەر ئەو ژمارە تەلەفۆنانەی کە دانراوە. کاک محەممەد وەرەگرم لە شاری سلێمانی. هەموو کاتت باش کاک محەممەد جان. سپاس دەکەم برای گەورەی. وەڵای کاک محەممەد جان، ڕێگەکەی مامۆستا عەلی باپیر شتێکی باش، بەڵام خۆفایی چییە؟ حکومەت بە قسەی ناکە، جێبەجێی ناکە. بەڵێ وڵای ناشەیی زۆر چاوان خۆ حکومەت گوێ لە کەس ناگرێ، ناگەر جێبەجێ کەواڵا هەموو شتێک حەلە بێ. هەروەڵا دوای کاک محموود ئەگەر هین ڕێگەم بێ لەسەر ئەمەیە لەسەر زیندانیەکانی سلێمانی و هەولێر قسەکەم. کاک محەممەد
بەرنامەکەی تو بەرنامەکانی تریش داوا ڕاستەخۆی پەیوەندیەکەن داوای بەربوونەکەن من داوا لە حکومەت هێرشی کوردستانەکەم بە هیچ شێوەیە ئازادیان نەکا یان عەفویان نەکا یعنی ئەگەر لە ڕووی ئیسلام سێت هێزکەسێ دزیەکە دەستیا بڕنەوە یاکێکی کوژی ئەیکوژنەوە لە یعنی بێت داجابیکە بەڵام لە هەرێمی کوردستانەوە نییە ئەنجا داوای بەربوونەکەن داواکەم حەساسە لە زیندانا بن. بەڵێ دەست خۆش بکار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزی کاگاوات وەرەگرم لە سویسرا. السلام عليكم كاك محمود جان. السلام ورحمة الله كاغاوات جان. زمان لسه ولك بروم لسه ولك مع مصا علي باتي. فرمو. ولك مع مصا علي باتي برز جو بياني بمن جان وقو هاولاتيك بدوي هيمي كردستان. بله. بياني كان انا وابو كبر صلاة داراني هيمي كردستاني وش يتربص زو مستم خوا قبوري نازع هتاثر. زو مستم اجر حسن ثماني شديد زي هركو تعيسيه او كم بياني له. بله. زو هم بياني شيروبو كرويك ذا خواي جوله خواي جوله من بيزني لدس ام نا عدالتي نا يستاني كرويك ذا ولاتكم من بيزني ما هو تا مقصاكم او تا من بياني خوملهم او تا خال بخاري خوم رونكم هو كواتا من بيزنيم لبدم خواي جوري خوما اگر بقتبه اگر بوتار به اما دون بياني بو. بله. في همسة آخر كميدي وموسيقى تايبة في وانجا كان بينام بوي أو خلقاني كلوين نوية في وانجيب كان حديثي في بوي حديثي في غمر بو بيانا كم تو بو خلص جوابا كردي كاز محمود جان. فرمو. تكا لو تاريخي ما موسى علي باتيها أم حديثي هنا بس دو دروني من قال رسول الله صلى الله عليه وسلم يأتي زمان على أمتي يحبون الخمس وينسون الخمس يحبون الدنيا وينسون الآخرة يحبون المال وينسون الحساب يحبون المخلوق وينسون الخالق يحبون القصور وينسون القبور يحبون المعصية وينسون العاصي. صدق الله العظيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاغاوات زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک توانا وەرەگرم لە شاری هەولێر. ئالۆ. بەڵێ کاک توانا. ئەم کاتت باش بەڕێز. هەموو کاتت باش جانی من. باشی بەڕێزی ئەحواڵت. وەڵای لەسەر دۆخی زیندانیەکان حەز دەکەم ئەندە قسە بکەم کاکەم. کاک توانا. بەڵێ. خزمەتت کەم ئێمە بەڕاستی چەند جارێک تەوەرمان حاضر کردبوو لەسەر دۆخی زیندانیان و قسەمان لەسەر کرد. ئەمڕۆ بەڕاستی حەزمانەیە دەرفەت بدەین بۆ خۆشەویستانەی لەسەر تەوەری خودی تەوەری بەرنامەکە قساکەین. ئەگەر تەوەرمان کراوە بوو لە خزمەت ئابین و من زۆر داوای لێبوردن لە جەنابەت دەکەم ئەگەر لەسەر تەوەرەکە قسەیەکت هەبێ سوپاسە دەکەم ئەگەر نا زۆر داوای لێبوردنە لێکەم. زیندان بوومە دەزانم فینال زیندانیان نەدووە حەزم کرد بەعسی زیندانیان دۆستم لەسەر تەوەرەی کۆمنتێکم نییە بە زیندانیان زۆر گوناحان یعنی بەخۆمەوە چەند ڕۆژەکە بەر بووی مەدوێ دۆخی زیندانیان زۆر خراپە. بەڵێ پێت باشە چی بێ بە کورتی یعنی بە کورتی زۆر بە کورتی هەر زۆر شتێکی کەمم دەوێت یعنی دەمەوێت مەهابەتەکەیان بکرێتەوە خەڵکێ منداڵی خۆی نەدیتێ خەڵکێ باوی خۆی نەدیتێ خەڵکێ خێزانی خۆی نەدیتێ. بەڵێ زۆر باشە دەست و چاوت خۆش بێ. سپاس دەکەم کاک توانە بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوبی دەست خۆش سپاس. کاک پۆڵا لە هەولێر. کاک پۆڵا هەرەکانت باش برای بەڕێ. هەموو کاتت باش کاک پۆڵا سپاس دەکەم. دەی سەرنجە پەیامەکەی مامۆستا عەلی باتیر. بەڵێ. چونکە قسەی باش هەر باشە خوای گەورەش لە قورئانە فەرموویەتی فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون احسنه. کەواتە ئامۆژگاری قسەی باش لە هەموو کاتێک باشە. بەڵێ. بەڵام وەکو کوتێکی نەتەوەیی بێلایەنم لە هەموو شێوەکانی هەموو لایەنەکانی حزبایەتیەوە. بەڵێ. بەس ماسی خۆمە بپرسم پەیامەکەی بەڕێز مامۆستا عەلی باتیر زۆر درەنگە. من ئاماژە ئەگەر کات بدەی ئاماژە بەلایەنی بەشی سێمی جوگرافیایەکەی کوردستان زۆر لە خوشبنێت بەسلاوی
بۆ کورد لە قوش بنێت پەسراوە بەڕێزان هاوارمان کرد کاتی خۆی گیان لە کەسمان نەگرتە ناسیاسیەکان دەستوریان نیستیەوە خاچ پیرۆزی کوردیان کردە پێشە لەسەر تەنانەت فضوڵی نەبی داوای لێبوردن دەکەم سارمان پێسی پەلاماری داعش من هۆشداریمدا بە نووسراویش کە کورد ئەنفاڵ دەکرێت ژن و منداڵی هەڕاز دەکرێت باوەڕێ ئێستاش بەڵگەتان ماوە برای بەڕێزن دەسەڵاتداران گوێ لە هیچ کەس ناگرن چونکە تووشی وەهمێک بوون لە قەلیز بوون لە کۆچی بوون نەخوا دەناسن لە نیشتیمانی دەناسن بەڵام بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیری بەڕێز تۆ وەکو کەسێکی نووسەر گیرمەند بێمتمانەی دەستپاسی بەڵام مامۆستای بەڕێز من هەر لە مێژێک لێیم لە ئێوە هەبوو کە تۆ قوموتان کرد هاتی پیرۆزی کوردستان بکرێ بە چێشتە لەسەر لە هەموو لایەک پەلامارمان بگرێ عەرەب تورک فارس ئاینی پیرۆزی ئیسلامیان کردووە بە بەرگێک بە باڵای خۆیان دووریانە تۆ دەبێت دەنگت لەمە بەرزتر بێ ڕوو نەک لە سیاسۆڵکەکانی کوردستان بکەیت ڕوو لە داگیرکەرانی کوردستان بکەیت دیان بڵێ فەرموو بیسەلمێنن ئێوە موسڵمانین یان ئێمە بۆ هەربەتەی تەقیق فەرموودەیەکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی المسلم من سلم المسلمون من لسانه ويده خوا ئێمە لە دەست و زمانی عەرەب تەئمینین خوا ئێمە لە دەست و زمانی تورکەکان تەئمینین خوا لە ئێمە لە دەست و زمانی فارسەکان تەئمینین بۆیە داوا لە بەڕێز مامۆستا عەلی باپیر و هەموو لایەنەکانی تر دەکەم کاتی ئەوەی ئێمە لەو کوردستانە بچووکەی لە کوردستانە بچووکراوەکە دەردێین ئەویش بە ئاراستەکردنی پەیام و فشاری زیاتر بۆ لایەنی دەرەوە نەک ناوخۆیان چونکە ناوخۆ لایەنی دەسەڵات بێ لە هیچ کەسێک ناگرن بەداخەوە بۆیە هەوڵی زیاتری دەوێت هیمەتی زیاتری دەوێت شەو ڕۆژ لەسەر یەکدا بنێن زۆر سپاس کاک پۆڵە دەست خۆش سپاس دەکەم پەیامەکەت گەیشت سپاس بۆ جەنابەت کاک هەردی وەرەگرم لە سلێمانی سڵاوی خوا لە جەناب و تاوای کارمەندانی سڵاوی خوا لە جەنابەت کاک هەردیجان زۆر سپاس دەکەم زۆر سپاس مامۆستا مەحموودیان ڕێز و سڵامانێ بۆ هەموو لایەک بەڕێزی من لێرەوە نەک جارێ 150 جار 200 جار دەستخۆشی لە جەرای مامۆستا عەلی باپیر و ئەو کەسانی کە وەکو بانخوازێک وەکو سەرکردەیەک بوو هەر لایەنێکە خەمی لەگەڵ خەمی میلەتەکایە بەڵام مامۆستا مەحموود لە ئێستادا ئیتر ئەگەر تۆ لە ساڵێکی تەمەنی حکومەت ئاگری وازانە 100 بەیاننامەی دەرکردووە 100 کۆبوونەوەی کردووە ئێستا ئەو بەیاننامەی مامۆستا عەلی یا ئەو قسانی مامۆستا عەلی باپیر ڕێگە و گاتەمان بیرەکاتەوە کە 2011 سەردەمی خۆپیشاندانەکان هەمووی ئەوانەیە خەتێکی سوورها بە پەلا فڵان حیزب بەیاننامەیەکی بڵاو کردەوە هاو خەمیر و ستەمکاری و کۆمەڵێشت و ئێستا نقطە سەری دەر بای ئەوە نەماوە بای بەیاننامە نەماوە بای وەرەقە نەماوە یعنی لە هیچ شوێنەکە بای وەرەقە نەماوە باوی کردارەکە چیە ئێستا من جەنابی مامۆستا عەلی باپیر لە نزیک شێوە بینیمە و یعنی کەسێکی تاڵی خۆشەویست و بەڕێزە و بەدەر لە هەرچی سیاسی بەڵام با جەنابیان 500 کەس لە سلێمانی ئەگەر هاو بە سلێمانی 1000 کەس لە هەولێر یعنی وەکو مانگرتنێک لە شوێنێکا دانیشن بڵێ کاکە ئەوەی ئێمە مانگرت خەڵک برسیە خەڵک پاری پێنێ خەڵک سەد مەشکلێ هەیە ئەوە ئێمە لەگەڵ ئەم خەڵکانی سەعات 2 سەعات لە بەردەم پەرلەمانە لە بەردەم حکومەتە ئەوە 2 سەعات دانیشنگاکە 500 کەس لە لایەنگرانی خۆی هەمووشی بێژی 500 کەس یعنی هیچ حیزبێک کە 1000 کەس دەرێوشەکانی تیان نەبوو کە 1000 کەس کۆکاتەوە لە بەردەم بینایەکە ئەوتا دەرێوشەکان ڕێز ئیسلامانەیە بۆیان هەست کەسێک هەستینە و پێویستی بە خۆیانە بەڵام توانیان 1000 کەس کۆکەنەوە بۆ کەسێکی خۆیان ئێتر بیر و باوەڕی خۆیانە بەڵام هیچ حیزبێک نەیتوانی 1000 کەس نە لە سلێمانی نە لە هەولێر نە لە دهۆک نە لە هەڵەبجە یعنی قابل لە بەشی کورسیەک لە شارێکە نەتوانن بۆ 2 سەعات مانگرتن خۆشیانە بۆ سەرکردایەتی وەکو مەکتەب سیاسی بڵێن کاکە ئەوە ڕۆژانە سەکەس کاکە لە بن ساگەر نەبرێ سەکەس حایەتی لە بێپارەی و لە خەنزاریە دەست خۆش کاگەردی سپاس دەکەم ئەمەوە ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر ئەو خۆشەویستانەی لە چاکسازی گەورانی سلێمانی یاخود هەولێرەوە پەیوەندیەکەن تکاتان لێ یەکەم ئەگەر لەسەر تەوەری بەرنامەکە قسە ئەکەن پەیوەندەکان وەرەگرین سپاسان نەکەین ئەگەر نا لە کاتێکی ترا لە تەوەری کراوەیە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و لە خزمەتان نابین بۆیە هەر پەیوەندیەک لە چاکسازی گەورانە وەرگیرە تکا ئەەکەم لەسەر تەوەر قسە بکەن و لە تەوەرەکە نەچنە دەرەوە بەڕێزان ئەگەر کاتم بدەنێ کاکدابان با تۆزێک کۆمنت خوێنمەوە دیارە دایکی کاشمان وسیوێتی سەرکەوتوو بێت نەخشەڕێگایەکی جوانە بەڵام لەم هەرێمە هیچ کات گوێ لە خەڵکی دڵسۆز نەگیراوە ڕێدین تەوێڵەیی نووسیوێتی زۆر جوان و پڕبایەخە هیوادارم بخرێتە بواری جێبەجێکردنەوە بە زووترین کات
شادیکۆیی نووسیوێتی شتێکی زۆر باشە بەڵام ئەو گەندەڵکارانە گوێ بە نەخشە ڕێگای دڵسۆزان نادەن. کەریم حەمەڕەش نووسیوێتی مامۆستا پرۆژە و ڕێنیشاندەرەکانی بۆ خەڵک هەروەها بۆ حکوومەت جێگای ئومێدن ئەگەر جێبەجێ بکرێ. پەیمان عومەر نووسیوێتی دەستخۆشی لێ دەکەم زۆر پێم باشە سەرکەوتوو بێت. ئەحمەد عوسمان نووسیوێتی نەخشە ڕێگاکەی سوودی نابێت چونکە دز و جەردە ئەزانن گوێ بگرن کوا ئەزانن گوێ بگرن. نەخشە ڕێگاکەی سوودی نابێت چونکە دز و جەردە کوا ئەزانن گوێ بگرن و چارەسەری شت بکەن. شان سلێمانی نووسیوێتی دەستخۆشی لە مامۆستای بەڕێزەکەم زۆرم پێ باشە یاخوا لەش ساغ و تەمەندرێژ بێت. سپاسە دەکەین. هەتاو حەمامی نووسیوێتی قسەکانی زۆر ڕاستن بەڵام ئەم دەسەڵاتە ئەم قسانە کاری تێ ناکات. چمە لە پەیوەندی محەممەد لە ڕانیە. السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله وبركاته. دمێک مامەسا شتی جوانی وتوە دەمێکە مامەسا بەڕاستی لە خەمی ئەو میلەتەدایە بەڵام چی گوێ لێ ناگرێت. بەڵێ مامەسا عەلی بابیر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیاوێکی سەرکردەیەکی وەکو مامەسا عەلی بابیر پێوانیا دەجابێتەوە بەڵام چی دەکەی دەسەڵات گوێی بۆ ناگرێت بە تەنیایە مامەسا عەلی بابیر ئەدەڵام دەمێکە لە خەمی ئەو خەڵکەدایە بەڵام دەڵی چیکاکە دەسەڵات گوێی بۆ ناگرێت. بەڵێ بەڕاستی دەستخۆشی لێ دەکەین هیوادارین بەس بە وەکو ئەو برادەری پێشوو تەلەفۆنی کرد بەس بە وەرەقە نەبێ ئینشاءڵڵا هەڵوێستی تری دەبێ مامۆستا. ئینشاءڵڵا زۆر سپاس کاک محەممەد دەستخۆش. سیتا وەرەگرم لە سلێمانی. سلام علیکم. سلام ورحمة الله. سڵای خوای جوانکاری بوونە لە بەڕێزتان و دەستخۆشی ئەم تەوەرە جوان و بەڕێزی خاتوسیتا لە خزمەتتان. دەستخۆشی ئەم تەوەرە پڕ جوانی و ئەم تەوەرە واڵا لە بەڕێزتان داواکارم لە خوای پەروەردگار ئینشاءڵڵا کاری ئەمیری بەڕێز و ئەمیری وڵات و دادپەروەر ئەم نەخشە ڕێگایە بە ڕێگەیەکی ڕاست و جوان و لایەنی پەیوەندیدار و بەرامبەر ئەو کەسێک کە ئەم نەخشە ڕێگایی داناوە بتوانرێت گوێ لە هەر خاڵێک و هەر شتێکی بگیرێت کە جێگەی سرنجە لە ناو کۆمەڵگا. یەک خاڵکە زۆر گرنگە من لەیرا تەوزیحێکی کورتی پێ بدەم. لەیرە نەکبەتی کورد نەکبەتی هەج وڵاتێک کە چەپڵە بۆ سەرۆکەکانی لێدرا ئەو کات ئەو وڵاتە وڵاتێکی داڕ و خاو ئەبێت. ئێمە ئەمیرەکەی ئێمە سەپڵەی بۆ لێ نادرێت بۆیە سەرکەوتووە. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ ئەمیر تەمەنای تەمەنێکی پڕخێر بۆ جەنابیان وەسەلام عەلەیکم. سپاس بۆ جەنابی شێت خاتوسیتا سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا. باوکی بابان وەرەگرم لە شاری هەولێر. ئەم کاتت باش کاک محمودی بەڕێز. هەموو کاتت باش باوکی بابان سپاس دەکەم زۆر بەڕێزی. چاوت ماچەکەم بۆ لەو قسەکان مەگە تۆزێ مەجالم بدەی بتوانم قسەکەم. فەرموو. فەرمووی من زۆر قسەکانی مامۆستان پێ بەرز و گرنگە بەڵام ئەو قسانەی مامۆستا بۆ کەڕ نابێ بۆ ڵاڵ نابێ بۆ نابینا نابێ. ئەمە من قەت نەمتوانێ برم حکومەت چونکە ئەمانە حکومەت نین ئەمانە بادێکی دزن دزی مافیە مافیەس دوو مافیە مافیای کێوی و مافیای شارستان ئەمانە مافیای کێوینە. ئەمە ئەم قسانەی مامۆستا زۆر باشە ئەگە بکرێت بە ڕەحمەتێک کاگنەوشروات بەحەشتی بەنسیبێ ئینشەڵڵا چونکە قاعیدێکی وە کاگنەوشروان دروست نابێتەوە. کاگنەوشروان زۆر قسانی مامۆستای کرد. مامۆستا لە کاتی مەراسیمەکەی کاگنەوشروان کە بە خاک بادیان قسەی کردن لەوێ بوو. مامۆستا ئەو کاتە و قسانەی کرد بەڵام قسەکانی کاگنەوشروان بەحەشتی بەنسیبێ لەگەڵ مامۆستای حاضر قسەکانیان تەواوە بەڵام بۆ کەڕ بۆ لاڵ بۆ نابینا ئەخ وەرناگرێت کاکەی تا من کەڕم گۆم لێ نییە قسەی گۆ لێ نییە. ئەمانە باندێکن ئەو دوو بنەماڵێ ئەمانە با قسە ناکرێت ئیلا ئەبێ سەریان پان بکرێتەوە کە سەریانت پان کردەوە تەواو جێبەجێ دەبێت دەرە بە سەمای پێیام ئەوە من قسەکانی مامۆستام زۆر پێ باشە و زۆر سەرکەوتووە بەڵام بەداخەوە لە تۆ بۆ نابینا و کەڕ و لاڵ نابێ مامۆستای بەڕێزم ئەجا قسەکان من پێ تەواو بێت چونکە من لێرەوە بەڵێن دەبێت نەبی 29 ساڵە لە حکومن 29 ساڵ کەس ئەمانە تاکسازی ناکەن ئەمانە ئەگە تاکسازی کەن زەرەرەکەن لە خودی بنەماڵەکان خۆیان چۆن ئەو شتە دەکەن کاکی من بە قوربانت بوو. ئەمە قسەکانی مامۆستا من سەرسەری منیش
مەمنونم بە قسەی مامۆستا بەڵام ناکرێ کێ دیکە کرداڵ نابینە ناکرێت چاودماتەکەم و ڕێز دەیە سپاس باوکی بابان سەرکەوتوبی دەستخۆش بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان لە ئەو کاتەی کە ماومانە لە بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەتی پەیوەندەکانیەوەی بەڕێزین لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە توانن پەیوەندیمان پێوە بکەن بۆ خستنە ڕووی ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەو نەخشە ڕێگایی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە لەم ڕۆژانەدا نووسیوێتی بۆ ڕاستکردنەوەی تەواوی ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان هەن بە شێوازێک لە شێوازەکان نەخشە ڕێگایەکی دڵسۆزانەیە بۆ پاراستنی هەرێم. کاک دەروێش وەرەگرم لە دهۆک. باشی کاک دەروێش. مامۆستا ئەوە ئەجێ گوتی مامۆستا گوتی بۆ برزای گوتی ئەوە کەندەڵە ئەجێ گوتی خەت دەزن ئەجێ گوتی هەنی بۆ بیت نیۆش خۆیە مامۆستا. کاک دەروێش دەنگت وازەح نییە ئەگەر شوێنت بگۆڕی یاخود دەنگت وازەحتر بگاتە من سوپاسە دەکەم. بەیتر مامۆستا فەرموو. مامۆستا ئەوە گوتی بەداخەوە سەوتی وازەح نییە کاک دەروێش ناتوانم بە باشی چۆن لێبێ بۆ ناتوانم گوێی بۆ بگرم و بەڵێی بۆ بکەم بەڕاستی ئەگەر نەزانم هەڵێ چی. کاک دەروێش خۆی بە ئەلوو دەرناکەوێ ئەگەر قسەمان بۆ بکەی بۆی بزانین دەنگت چۆنە ئێستا. پەیوەندەکە داخرایەوە. هیوادارم کاک دەروێش پەیوەندی بکاتەوە چونکە سەوتەکەی بە وازەحی نەگەیشتە من بەڕاستی. خۆشەویستان لەو کۆمنتانەی کە هاتوون کاک هەڵمەتکەریم نووسیوێتی ئەگەر گوێ لە خەڵکی دڵسۆز بگیرایە حاڵمان بەم ڕۆژە نەدەگەیشت هەمیشە مامۆستا دڵسۆزی خۆی سەلماندووە. هەنگاو حسێن نووسیوێتی بەڕاستی حەکیمانە نووسیوێتی هەر وەک نووسینەکانی تری. لە چاکسازی گەورانەوە کاک لەتیف. کاک لەتیف فەرموو. کاک مەحموودیان چۆنی؟ چۆنی کاک لەتیف جان؟ باشی کاکە مەحموودیان بە قوربانت بن. شکر باشی؟ لە خزمەتتام کاک لەتیف سپاس دەکەم. کاک مەحموودیان زۆر سپاسی بەرنامەکەت و خۆتانەکەن بە قوربانت بن. زۆر سپاس لە خزمەتتان فەرموو. کاک مەحموودیان ئێمە یەکەمین جارە داوا دەخوای گەورە لە باوکی هەژارانەکەی مامۆستا عەلی باپیر کە دەکە سەرکەت و قسەیەکمان بۆ بکات بە قوربانت بن. ئێمە خوا شگەبەین و ئەو شگەبەین کە دێتە سەر قسەمان بۆ بکات بۆ لێبرنێکی گشتی بە قوربانت بن. هەمووی فەقیر و هەژاری کاک مەحموودیان لێرادەمان کەوماوە کەس و کارمان ئەوە پێنجمانە نەمان بینیوە بە قورئان کەس و کارمان نە پارەمان بۆ هەیە نە کەس و کارمان بینیوە. کاک مەحموودیان ئێمە خوا شگەبەین ئەم بەرنامەی ئێوە و بەڕێ کاکتۆران ئێمە زۆر مەمنونی کاکتۆران کە مدیرمانە حتى ئەمرم بە خۆم و عەشرەتم مەمنونی کارمەندەکان سپاسی کارمەندەکانەکەم یەک بە یەک یارمەتیان زۆر دامین بەڵام کاک مەحموودیان کاکتۆرانی زۆر ئیشی بۆ کردین خوا هەم ناگرێت بەس ئەوەتانە لێبوردنەکەمان نازان لێبوردنەکەمان پاشل بۆتەوە ناگێ نازان چییە. دەست خۆش بە کاک لەتیف لە خزمەتتان ئینشاءڵڵاوی بۆمان بکرێ قسووری ناکەین لە خزمەتتان. وەڵاتی کاک مەحموودیان بەیانەکەم بە قوربانت بن بەشمی مامۆستا عەلی باپیر قسەیەکمان بۆ کا وەکو ئێمە نازدامان ناوە بە باوکی هەژاران ئینشاءڵڵا کاک لەتیف جان سوپاس دەکەم دەست خۆش بێ. کاک محەممەد وەرەگرم لە شاری هەولێر. کاک محەممەد عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا جان فەرموو. خۆ تەحویلی تەلەڤیزیۆن نەکردووە خواکە ئەتوو تەلەڤیزیۆنەکە بێدەنگ کە لە تەلەفۆن و گوێ لە من بگرە. بەڵێ مامۆستایان سەلام عەلەیکوم. سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. ئەگەر گوێ لە قسەکانی مامۆستا بگیراوایە مامۆستا دڵسۆزی خەڵک و خاک و نیشتیمان و ئاو خاکی ئەو وڵاتەیە بەس گوێ لێ ناگیرێ ئەوانە مامۆستایان. بەڵێ گوێمان لێتە کاک محەممەد ئەگەر لە تەلەفۆن و گوێ لە من بگی باشترە. کاک محەممەد دڵسۆزی خەڵک و خاک و نیشتیمان و بە پەرۆشە بۆ ئەو وڵاتی کەسێک نەچێت بەس ئەوانە
پارە و داهات و ئەو مافیانە حقەتیان یعنی لە بشۆتەوە ینی گوێ لە اقتراض ناگرن لەبەرەوەی لە ڕاست حەقدا کوێر بوون پارە کوێری کردوون یعنی وا لێ هاتووە نەچاویان ڕاست دەبینێ نەگویان ڕاست دەبیتێ یعنی بەڕاستی هیچ یعنی ئەوەی پێوە نەماوە فقط چیانە پارە دەبینێ. بەڵێ دەست خۆش کاک محەممەد سپاس دەکەم دەست خۆش بۆ پەیوەندیەکەت کاک سەردار وەرەگرم لە شاری سلێمانی. کاک سەردار السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. والله فەرموو کاک سەردار. ڕێیەکانەیە بەرامبەر قسەکانی مامۆستا عەلی باقی. بەڵێ من یەک ڕائەڵێ کاک سەردار سەوتت دوورە. باڵە گیان سەوتت زۆر دوورە تەلەفۆنەکە نزیکەرەوە یاخود بابزانین ڕخنەکە چییە لە خزمەتین؟ ڕخنە نا جەنابەت سەربود و تر ڕائەکان هەیە بەرامبەر قسەکانی مامۆستا عەلی باقی. لە خزمەتین سەوتت دوورە ئەگەر نزیک شکێتەوە مەمنوو نەبین بۆی بزانین ڕای جەنابەت چییە؟ ڕاکەی منەزانی چییە؟ بەڵێ ئەڵێ مامۆستا عەلی باقی باوەکو بەڵێ فەرموو ئیسە باشە بەردەوام ڕاکەی منەوەی با مامۆستا عەلی باقی وەکو خۆبەخشێکی فەقیر بێتە نا ئەو خەڵکەوە بێدە پێشەنگی خەڵک. بەڵێ وەکو خۆبەخشێک ناکرێ مامۆستا عەلی باقی لە ماڵەوە دانیشتوی لەسەر تەلەڤیزۆن قسە بکا بڵێ ئەم حکومەتە گەندەڵە و ئەمە وایە ئەوە وایە با بێتە پێشەنگی خەڵک. بەڵێ دەست خۆش کاک سەردار پەنا خەڵکەوە لەگەڵ خەڵکە ئەگەر بە ڕاپەڕین ئەم حکومەتە تاکرێ با ڕای پەڕێنێ ئەگەر بە جایەتی تاکرێ با تاکیکە. دەست خۆش بێ کاک سەردار زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ پەیوەندەکە سەوتت ئەگەرچی بە وازەحی نەگەیشت بەڵام پەیامەکەت گەیشت. کاک هەردی لە هەولێر کاک هەردی بەڵێ فەرموو کاک هەردی. عەلەیکم السەلام ورحمەة الله. باشی بەڕێز ئەحواڵت چۆنی کاک هەردی سوپاس دەکەم. باشی مەمنون ئەحواڵتان لە خزمەتین باشین زۆر باشین الحەمدولله. خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەس وەڵا هیچ سێرێکمە بوو لە جەنابتان بەڕاستی یعنی کە ئینسان کە پێش بگاتە داخلی حکومەت بی هەموو شتێکی واقعەکەی پێشکەش دەکا کە دەسەڵاتی وە دەگەی پەشمان دەستە بۆ جەنابتان یعنی ئێستا کۆمەڵی ئیسلامی بازەران بندیواری هەیە یعنی سەمسا کەسی لەناسم ئازاران بندیواری تەقاعد پێ کۆمەڵ تەقاعد کردن بۆ نمونە عەلی باقی لە خۆشی سەڵتەنەتی وڵاتی دەژی منداری و کچی دادەنیشی لە خودجار سپیتی ڕۆژێک نایەتە ناو خەرچی واقعەکەشی ئیوەی ئەوەیە دادەنیشی یعنی منداری لە کولی باش دەخێنن دوانی دیوەخانشی باش شێبی لەی فکر نییە یعنی بەڕاستی ئەمە وەزعی ناگەم یعنی شتێک بێ قانعم بکە یعنی مندارەکە نەزان بۆ چاک دەخێنن جەنابی لە پێشە ساری چاکساش پێیە نازم ئەوەشیان لە چ ئەوەشیان لە چی دەست خۆش زۆر سپاس. سەرچاوان کاک هەردی سوپاس بۆ پەیوەندەکەت. بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەوە توان پەیوەندی بە بەرنامەوە بکەن. کاک جەوهەر لە کۆیە مام جەوهەر بەڵێ فەرموو مام جەوهەر. باشم یعنی قسە بکەین فەرموو بەڵێ بەڵێ ئەمن دەڵێم ئەوەی دوێنێکە کە مەسعود بارزانی چۆ شتێنی لە پەنا ئەو هەموو قووەتەی پێشینان برادەرێکمانە بدەی بۆ شتێک ئافری نەبڕی بادەی بۆ ئای درۆ وتی ماڵێ بەبەی نانیان نەبوو داوای تەرەفیاکان کرد ئەتو 400 ملیار دیناری ئەو خەڵکەی دەدەیە ڕسمانە دسەکانی کوردستان و دەبێ لە باقەکان دەیشاریەوە و ئێستا دەتەوێت بە درۆ مەشروعەکی 100 مەتریک لە سلێمانی دروستکەی باشە بەرزکار مەسوولەتەوە هەمە حمایەت لۆ چ بوو لە هەولێرەوە هەتا سلێمانی ئەگەر ئەچونەوەی ئەو کوردەبی بەبێ حمایەت لۆ لایەگەر سەرۆک حکوومەتی کاک باشە نابەت هەردووستان ئەدی لۆ ڕێی دێگەرەتان لە خەرچی کوردستان گرتیە و
نالن یەکەس بتە ناو هەولێرە باشە هەولێر خاچی کوردستان نییە ئەدی جەنابتان لە کێ مشتەدەمی بە عەسکا و کورد عەزاب دەدرا هەموو دنیای لێ بوو بۆ دۆزەخ لە کوردستان هەمووی عەزی بە ئەوە بۆ مەحزوری داری بوو عەیب نییە شتانە دەکەن ئەدی دۆ ئەوەکانی وەزارەتی ئاوەداکردنەوە جێبەجێ ناکەن وەکو قۆڕیتان و وەکو شەڕکێراوە کە پارەی لۆ دەرچوە ئەو هەمە کۆمپانیای سەرسی لە حکوومەتە دیە و پارەی لۆ نادەنێت دەستی و کابرایەتان بەسیار بە ملیۆنەها دیناری و خەڵکی قەردارە پێی نادرێتەوە ئەیدا تا کەی درۆ دەکەن ئەگەر تو کەسێکی ڕاستگۆ بان هەر هەموو حزبە سیاسیەکان بەسەرکرد دەکەن هەموویان درۆزنن بەرامبەر خەڵکی کوردستان چاوەڕوویان نێبێنن ئەو خەڵکی کوردستان بەسە ژوورە تاریکەکان بڕیار دەدەن و پێیان دەردەکەن و خۆیان بە کوردستان دادەنێن ئەگەر ئەوانە کەسێکی دووشۆت بان بەر لەوەی خۆیان تێر بکردبا و مافیان بکردبا و میلەتی کوردیان بەرەو دەستێڕۆ ببربا دەبووە میلەتەکە لەو پەڕی خۆشیدا بێ لە ڕووی احترام لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی ئاوەدانی خزمەتگوزاری لە ڕووی زراعەت و صناعات لە هەموو ڕێکەوە لە ڕووی تەکنەلۆژیا لە ڕووی دیپلۆماسیەتی ڕاستەقینە لە ڕووی تێکهاتن لەگە حکوومەتی عێراق ئەوانە هەمووی درێ دەکەن ئەوانە بوونە سن و چیسەری ئەو خەڵکەی ئەوە تا وەزعی سوسیال ببینە وەزعی گەنجان ببینە وەزعی کەم ئەندام ببینە وەزعی هەزارەکان ببینە وەزعی فەرمانبەرەکان ببینە ئایا ڕۆژانە خواردنەی ئێوە دیخۆ چامی چییە ڕۆژانە لە غورفەکان خۆتان ماچ کردو بەبێ حمایە ناوێتن دەترێ ئایا قودرەت و پیاوەتیم بۆ چییە و چامی چییە ئێوە بە چ سەرکردن ئەوە نە حکوومەتە نە پەرلەمانە نە سەرۆکاتی هەرێمە هەمووی درۆژنن بە خوێنی ئەو میلەتە خۆیان بووینە پیاوی تورک و عەزەم میلەتیشیان بوو کردێ بە کوێلەت لەبەردەستی خۆیان کابی ئەو مەشروعەت فەرمەتن سلێمانیش ئیعلامەکە فەقەت خوبات بەرێ وەڵاشتێک لە بۆ سلێمانی دەکا لەگە مەسئولی دەست خۆش مام جەوهەر کاتم زۆر پێدای جەلەمردی دەرەجێم لێ بۆ لە خەڵک فەرمەتی دەکەن لۆ کات مەسئول ئەو خەڵکیان بێ خزمەتکاری زەنافتە ئەدی ئەو کورد پێویستی بە مەشارع نییە کورد پێویستی بە خزمەتگوزاری نییە کورد پێویستی بە ئاوەدانی خزمەتگوزاری نییە وەرە ڕووی خۆتان سپیکەنەوە وەرنە ناو میلەتەکەی بزانە میلەت چی بەسەرهاتوە عەیبە شەرمە هەموو جارە لۆی لە سەرف کۆمارەوە پێدادێن لەبەر ئەوەی جاران لەگەر سەرف کۆماری عێراق ڕێک دەکەی مافی کوردیدا ئێستا سەرف کۆمارەکەمان لەوێ دانیشتێ لە بوویتە زۆر سپاس مام جەوهەر دەست خۆش بێ کاتم زۆر پێدایی دەست خۆشمان جەوهەر سپاس بۆ پەیوەندەکەت داوای لێبوردنەکەم پەیوەندەکەمان داخستەوە لەبەرەوەی گلەیمان نێتە سەر چکە خەڵکیشی تریش لەسەر هێڵ چاوەڕێن بۆی قسە بکەن سپاسە دەکەم دیارە کاک ئەحمەدمان لەگەڵە لە هەولێر کاک ئەحمەد بەڵێ فەرموو کاک ئەحمەد سلام علیکم سلام ورحمة الله وبركاته باش کاک محمود چۆنی کاک ئەحمەد گیان لە خزمەت باشی براگەورەی ڕێزی وڵای ئەو جارە وەکی بابەتەکانی قسە ناکەم دەمێت کاکەکی کاک عەلی باپیر بژێڕمەوە کە نەفەرێک بۆی باسکردن بەرنەفسی خۆی بۆی باسکردن گوتی خانیەکەم ڕووخا لای خانەقا جەناب شارەزای خانەقای هەولێر خانیەکانی قەدیمە گوتی وەڵا ئەمی چێشێک دەبێت خەڵک دەبێت گەریشی چیر مشترێک دێتە لای محافظ گوتی چوون نەوزات هادی بوو والله ها سن بقرآن بنفسي كله جرامه يعني ودروني كابران شخصي كلي قومام قلت خانة كم وخاكاك نوزات هذه قلت لهم بنقم دانا بقول أم بنقم دانا كل قلت خاني وخا قلت نا وتدري لك بقول أخشى كل قلت تدري لك لو قبل خاني تدتي كل قلت كاك الخانة خي حمود من السن اختيار متاخرني والله قلت لازم خوك على بابي دزاني أو مشكلة والله قلت زرت تجيبوها 600,000 زرتك بوهاد مليونيك بو زرتك كحج ورقة كل قلتي حرب كم لي بودا كقلت خاني لازم كل جوان كده والله إنك عجباتي إذا ناسن والله بس أول شخص جرا بقرآن لكم الله مقصد لسدي أمي نفس سؤال ده بس ملاكي زلم كان نوزات هذه أجي تبص تدانا أبوها مو خانية كان يودير يجوا همو بنزي خانة كان يجوا همو سرقنا كان يجوا أدي كان نوزات هذه تخيل بنك دانا لو فقيري قلتي بنك دانا يا من لو تاكم وأدي خير بنك دانات نوزات هذه أو مشتكريو إستاذ ليش يدريو هم بقول يخوض بارك في دوزور كاك أحمد كاك محمود كاك أحمد بله جا ئێستا ئەو کاتی کابرا گەیشتووەتە مەحافزی هەولێر وەنیە
گەیشتبوو گەیشتبووە کورد گوتی فەقیرم لێم قۆمایە بەزم گەینە ژووری خانەکەم ڕووخایە مەبەستم ینی کاک ئەحمەد چاوی محافظی کەوتی ئەو کاتەوە نییە دەبا ئێستا بڕاتە لای مەسئولێک بزانە چ مەسئولێک پێشوازی لێکە نەگەر ئەو کابرا هەر کەسێک لێ قەوما بێ والله لا بەزەوە نازم فوقیش بووکنی یعنی نازم بە پڕپڕ خەوتی بوو اختیار و ئەمە دیتم اختیارە کابراکە لەو جێڕامەوە اختیار یعنی بەمنی گوت بڕۆ دەرێ خۆ بەنخمدانە بڕۆ دەرێ بەنخمدانە خان لۆ چاکەم گوتی کاکە تو پارێزگاری ئەو لێری وەڵا گوتی کوور نەمزانی ئەو مەسەلە گەیشتەکەین کار عەلی باپیری والله کاک محمود نەکار عەلی باپیری دەناسەوە هێری تەلەڤیزیۆنە بینەم دیتە گوتی هەر ئەو نەمزانی وەرەقە نامەیەکی دامەدەستەی لۆم هاتە ئەو نادی نەفەر ملوێنێر و نامەیەکە نازم گەڵای تێدا بوو پارە دۆلار نامێ کورد گوتی و خانیم هەر لە پێشتر نوێتر کردەوە گوتی بەس ئەمە سوالەکەی من ئەوەیە جەناب و هەموو جەماوەری کوردستان دەرێم کاک نەوزاتادی کە بەو فەقیرت گوت والله قورعان لە ماڵمە بە حەق لەو قورعانە کول و ژێڕەمەوە لە ژێڕمەوە گوتی بانکم دانایەوە ئەدەمی ئەو سوالی دەپرسم لە هەموو کوردستان لە خۆشم دەپرسم کاک نەوزاتادیە تو بانکت دانایە بانکت هەبوو ئەو هەموو کوردستانە زاریەکانی تۆ بازرخانەکان مارکێتەکان ئەتوو بەتتکەڕێ وەسەر نێشاندی مەمنونتم کاک محمود دەست خۆش کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت ئەو قورعانی واقعیە ئەو قورعانە لە مالمەکابێ بە نفسی خۆی لێ ژێڕامەوە ئەوە کاک عەلی باپیریش ناناسمە من دەست خۆش تەواوە سەدەقت دەست خۆش برام زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەلمان وەرەگرم لە شاری کەرکووک مامۆستا جان چۆنی چاکی چۆنی کاک سەلمان جان سپاس دەکەم باش هاتم وەڵڵا سەڵاوڕێژم گەلێ بۆ مامۆستا عەلی باپیرێ خۆزگا عالەوە مامۆستا عەلی باپیر وایە بەڵێ زەلامێکی خێرخواز زەلامێکی ڕازگۆ زەلامێکی ماشەڵڵا یاڕەبی خۆیان تەمەنی درێژکە بۆمان وەڵڵا من هیچ نیم کۆمەڵنی بەس ئەوەندە خەفە دەخۆم تەنها ساڵەتەنگم بۆ کۆمەڵ نەداوە بەڵێ بەڵێ کاک سەلمان جان زۆر لە پەیام لە بچووکترین کەسانەوە حتا گەورەترین کەس سەلاوڕێزم بۆ گشتانە یەکەیەکە چاوتان ماتەکە سپاس دەکەین زۆر بەڕێزی زۆر بەڕێزی کاک سەلمان لە مینانە دوورەوە کۆن مامۆستا عەلی باپیر حەزەکەم لە مینانە دوورەوە کە بکێتە ناو خێر و خێران ئەوانەی کەوا فەقیرن بەو دیانەوە بەو شارانەی کەوا خەڵک بە هەزاران نەبوونە بەڕاستی مامۆستا عەلی باپیر لە دەوری کۆرۆنە زۆر دەوری بینی خوا مۆفەقیکە خوا یەکەیەکە ئەمسالتان زیادکە بە جەننەتان شاد ئامین ئینشاءڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەلمان مەمنونم دەست خۆش زۆر سپاس هەر بژیت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا کاک محەممەد عەلی نووسیوێتی نەخشە ڕێگایەکی زۆر جوانە بەڵام بەداخەوە تا خاوەنی ئەم حکوومەتە بین هەزار نەخشە ڕێگای تریش دابنێن هیچ سوودی نییە ئیسماعیل عەلی نووسیوێتی نەخشە ڕێگایە جوانی نووسیوە دەستی خۆش بێت هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین ڕێبوار سابیر نووسیوێتی ئەگەر چارەکی ئەو نەخشەیە جێبەجێ بکرێ وڵات دەبوژێتەوە بەڵام لەگەڵ ئەم دەسەڵاتە هیچ ڕێگە چارەیەک نییە عباس حوسێن نووسیوێتی نەخشە ڕێگا بە بۆچوون و قەڵەم لەم وڵاتە سوودی نییە بەداخەوە بوشرا جەلال ئەڵێ قسەکانی مامۆستا هەموو کات پڕبایەخن بەڵام سوودی نییە بۆ ئەم دەسەڵاتە بەداخەوە عەزیز محەممەد نووسیوێتی چارەسەرێکی بنەڕەتیە ئەگەر گوێگر و خەمخۆری هەبێت باوکی محەممەد نووسیوێتی سەرکردەیەکی مرد و حەقبێژ و نیشتیمان پەروەرە نمونەی زۆر بێت ئەمەش بەشێک لەو کۆمنتانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە هاتوون بۆ تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک ئازیزان و خۆشەویستان دیارە لەو نەخشە ڕێگایی مامۆستا عەلی باپیر خستبووە ڕوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەڕاستی لە خاڵە جەوهەری و گرنگەکانی ئەم نەخشە ڕێگایە کە مامۆستا خستوێتێ ڕوو دیارە لەبەر زۆربوون و کەڵەکەبوونی ئەم کێشانی هەرێمی کوردستان چەند جارێک مامۆستا عەلی باپیر کتێبی نووسیوەتەوە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخ و ئەم قەیرانە دژوارانە باوکی حەسەن وەرەگرم لە چەمچەماڵ مامۆستا جان سڵاوی خوای گەورەتان سڵاوی خوا لە جەنابەت باوکی حەسەن زۆر سوپاس سای ئەمە یاخوا بیام زەڕەبی مامۆستا جان دەستخۆشی لە جەنابت و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیامەکە لە خزمەتتان فەرموو خوای گەورە جەنابی مامۆستاش سەربەرزی دنیا و قیامەت کە ئەجمەعین ئینشاءالله سەربەرزە ئینشاءالله لەو دنیاش سەربەرزە ئەجمەعین ئینشاءالله و کادیر و کەوادیر و ئەندامانیشی بە ڕاستگۆیی پەروەردە کردووە
لە خزمەتتان باش حەسەن. من حەزم کرد یەک سەرنجێک لەسەرە و برادری هەولێر هەنێ قسەی کرد با بە مناڵەکەی نێچیریا مەسئول بڵێ بزانە داهاتی ئەو چەنە نەک ماوەسا عەلی بابیر تەواوی خزمەتی ژیانی خۆی لە خزمەتی پێشمەرگایەتی و کوردایەتی و خزمەتی ئەم دین و ژینی ئەم خەڵکەیان سەرە کردووە. بەڵێ با لە پرسییا ئەو تەلەفۆنەی با لە کادیرە با بۆ خۆی لە ناوچەیە لە لقێ بەرزی کاتەوە بڵێ داهاتیان چەنەوە نەک مامۆستا عەلی بابیر. مامۆستا عەلی بابیر سەرۆکی حیزبێکە ئەم حیزبە بە خەڵک و تەلەڤیزۆنەکەی بە هاوکاری فەقیر و هەژار و هەموو کەسێکی کردووە دەستگیرۆی هەموو کەسێکی کردووە ئەوان خاوەنی چەندین کەناڵن وەرن با چوار خانیان بۆ مناڵی شەهیدیش دروست کرد ئەوانەی کە پێشمەرگانی کە پارە دەرەکاڵێ ئەوە نەم پارە پێ لە کرێتیان با شتێکی بۆ کردێ ئەمە ئێوەگەر من ناردەمەی گێن نەجێ خۆی 250 دابێت یان زانەتە جێ خۆیت لەگەڵ ئەوە ئەندام و لایەنگرەکانی ئێوە پەرلەمانتارەکانی ئێوەیە کە لە مانگانە لە موچەی خۆی بێبار شێوازێکی هاوکاری خەڵکی داماوەکان نەک وەک ئەوان وێلا و باقی پێ دروستن و خاوەنی زۆرترین ئەندام پەرلەمانیشن بینیمان من یەک داوایەکم من پێم خۆش نییە هەنێشت بڵێم بەڵام ئەمانە بە هەمووی بەبەر چاوی هەموو خەڵکی کوردستانەوە ڕوون و ئاشکرایە و پەرێستان پاکە و ڕابردان پاکە و جاشایەتیتان نەکردووە بۆ هیچ کەسێکتان نەکردووە لە خوا بە زیادە نەشتان کردووە. بەڵام من ئەو ناڵێ مامۆستا یعنی مامۆستا عەلی بابیر پیاوێکە من حەدی ئەوم نییە وەکو نەسیحەتم قسەی بکەم بەڵام وەکو ڕوونکردن بۆ خەڵکی بۆ بینەری ئەم تەلەڤیزۆنە مامۆستا عەلی بابیر ئەگەر پێش خەڵک بێت تهمەی تیرۆ دەکەنە نەپاڵ ڕەنگە بە تهمەی تیرۆ ڕەنگە هەر بگیرێ ئەو پیاوە بگیرێت بە کەڵک ئەو زەلامە نایە ئەو پیاوە بچێتە پێش خەڵک و یاوان خواخوایانە ئێستا ناهێنن کادیرەکانیەگرن و بە تۆمەت و بەچی و بەچی هەر کەس ناوێرێت تۆزێت و لێ بکە تۆمەتی بۆڵە بەسن مەلاکوژن لەناو پایتەخت هێرێمی کوردستانە ئەگەر مامۆستا عەلی بابیر بکەوێتە ڕێ لە فرمان چووە مەلا مامۆستا سەلیم شوشکەی دوو جار ئایا ئەڵڵاهو ئەکبەر خوا گەورەی قەیچەکە بۆ دنیاتان لێ ئاخر کرد ئەتانێ مامۆستا عەلی بابیر بابە وەڵڵا ئەمە وەکو ڕوونکردن چکە مامۆستا عەلی بابیر زۆر لە وەزیرەکترە من وەکو نەسیحەت هەدیەوەم نییە ئەو پیاوە پشتیوان بەخوای گەورە ئینشەڵا خوای گەورە خۆشیەوێ بەڵام وەکو ڕوونکردن بۆ خەڵک و بۆ بینەری ئەم تەلەڤیزۆنە مامۆستا سەلیم شوشکەی بە نمونایەنمەوە دەریان کرد ئەی بۆ جێگەری سەرۆکی پەرلەمان وتاریشەدا و پەرلەمانتاریشە دەست خۆش باشی حەسەن ئەو پرسیارە حەزم کرد یعنی بالای خەڵک ڕوون بێ مامۆستا کاتم زۆر گرتن سەر زۆر هەیە بیکەین من تەواوی دەستخۆشی لە هەر هەموو ئەندامانی کە ئی کۆمەڵی ئیسلامیە یاخوا سەرکەوتوو بن خوا سەربەرزتان زۆر بێ خزمەتی فەقیر و هەژارتان کردووە بە 45 کورسی ئەوان و بە 10 وەزیرەوان معنی لەو پارە زۆریایەکی 1 ملیۆنێک مانگانە لێیان بسەنجایە ئێستا کەس نەبوو پێشمەرگانی خۆیان کە ئەوها پاسەوانیان لێکەن پێشی سەبمەتیوێکیان بۆ کردن لە حەیەکە هیچ نەبایەوەیان بۆیان کردایە هیچ نەبایەوەیان بۆ کردایە بەزیان بۆ پێشمەرگای باتێتەوە کە دەست خۆش باوکی حەسەن زۆر سپاس بەداوای لێبوردنەوە پەیامەکەت گەیشت و پەیوەندەکە زۆری خایان بۆیە دوای تۆش کاک هۆزان وەرەگرم لە هەولێرەوە کاک هۆزانیش بەداخەوە پەیوەندەکەی داخراوەتەوە لە هەولێرەوە سپاسی بێپایانم بۆ هەمووی ئەوەی ئازیز و خۆشەویست هەیە تەوەری ئەڵقەی ئەم جارەمان ڕای تۆ بوو لەسەر ئەو نەخشە ڕێگایی مامۆستا عەلی بابیر نووسیوێتی بۆ چارەسەرکردنی دۆخی قەیراناوی هەرێمی کوردستان و ئەو حاڵەتە ناهەموارەی کە خەڵکی تێدایە تا ئەڵقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم سپاس بۆ هەموو لایەک. السلام عليكم ورحمة الله وبركاته.